بەخێر بێن سەرچاو زۆر بەخێر بێن فەرمونون بەخێر بێن سەرچاوان فەرمونون. بە پیاوی مادە هۆشبەرەکان لای خەڵک ناسراوە لە بازاڕ و شوێنە گشتیەکان بەو ناوە بانگی دەکەن. کاک جەلال تۆ لە ناو خەڵکە بە پیاوی مادەی هۆشبەرەکە ناسراوی کاتێکە چیتە شوێنە گشتیەکان بازار کە بەو ناوە بانگ دەکەن تۆ چه هەستێکت هەیە؟ دیارە من ناوی ئەسلی خۆم لە دەرەوە پێمەڵەن جەلالی مینێبەک لە هەویە و پێناسەوانم جەلال ئەمین بەگم لە دەرەوە زۆر کەس دەڵێن ئەمیر جەلال زۆر کەس کام ئەمیر جەلال ئەمیر جەلانی مخەدەرات دیارە ئێمە ئیشمان لەو کارەدا کردووە و ئەو نازناوەشیان پێداوین بەڵام ئەمیر جەلالێکی چۆنی مخەدەرات دیارە من دژی ئەو کەسانە بووم کە بازرگان بوونیان بەکارهێنانی ئەو جۆرە مادانە بوون بە فەرمانی دادوەر دەستگیرمان کردوون ئێمە ڕقمان لە کەس نەبووە. ئەو 17 ساڵی تەمەنی بۆ نەهێشتنی مادەی هۆشبەر تەرخان کردووە. لە ماوەی کارکردنیدا ڕووبەڕووی دەیان چیرۆکی بە ئازار بووەتەوە هەندێک جاریش تەقیان لێکراوە و ژیانیان لە مەرگ گەڕاوەتەوە. ئەمانە ڕسمی کاتی خۆی پێشمەرگاتیە. ئەو بەڕێوبەرەی پێشووی نەهێشتنی مادەی هۆشبەر باس لە مەترسیدارترین جۆری مادە هۆشبەرەکان دەکات کە خەیاڵی جۆراوجۆر لای کەسی بەکارهێنەر دروست دەکات و دەبێتە هۆی تێکدانی ژیانیان. لەبەر ئەوەی مادە هۆشبەرەکان بە هەموو جۆرەکانیەوە زیانی گیانی و مادی و کۆمەڵایەتی بەو کەسە دەگەێنێت کە بەکارهێنەرن یاخود بازرگانی پێوە دەکەن. ئەم کەسی بەکارهێنەری ئەو جۆرە مادەیە بەڵێ تووشی وەهمیانەکە تووشی جۆرە خەیاڵێکە بن و بەکارهێنەری ئەو جۆرە مادانش ناترسێن لەو کەسانن کە چەقۆەوە شوێنن سارە بە سەرپێچی لێ ئەخورن تەقا ئەکەن ئەو نەوە کەسانن کە ئاژاوە جێڕن لەو کاتە کە بەکارێنن وەکە لێ شامڕا ئەوەیە لە ماڵەوە لە خێزانەدا لە مناڵەدا ئاژاوە ئەنێتەوە نەتایجێکی زۆر خراپیە ئەو جۆرە مادایە ئەوانەی لای ئێمەش دەستگیر کراون هەر بۆی هەموو خەڵی بیزانێ هێرۆینە تریاکە حەشیشە ئەو شیشەیە کە پێ ئەڵێن کریستاڵ کە لە مویاتە سناکتەوە من بە شایدی هەموو هاوڕێکانم لە ئاسایش کە بە یەکەوە ئیشمان کردووە من دائیمەن چارێکی ویستوە بۆ هەشت لەسەر کورسەکەی خۆم دانیشتوم لە دایرە و تاکو دەوامیش تەواو بووە کە سەعاتێ تەواوە بێت هەر لە دایرە بووم جاری وایە ئیشمانە بۆ زیاتر ژماوینێتەوە. جەلال ئەمینبەگ ساڵی 1956 لە قەڵاتزێ لەدایک بووە. لە ساڵی 1976 بووە بە پێشمەرگە و تاوەکو ساڵی 1994 بەردەوام بووە. لە دوای ئەو ساڵەشەوە لە بەڕێوەبەرایەتی ئاسایش کاری کردووە و لە ساڵی 2004شەوە بووە بە یەکەم بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەر لە ئاسایشی سلێمانی و تاوەکو ئەم ساڵ کە تەمەنی گەیشتە خانەنشین بوون خزمەتی لە بواری نەهێشتنی مادەی هۆشبەردا کردووە. هەموو هەوڵێکی پیاوی مادە هۆشبەرەکان و هاوڕێکانی بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری بووە دەربارەی زیانەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بنبڕکردنی ئەو مادانە و ڕزگارکردنی مرۆڤایەتی لە ژەهری مادە هۆشبەرەکان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.